پەروەردەی سلێمانی نووسراوێکی هەڕەشە ئامێز بۆ ئەو مامۆستایانە بڵاو دەکاتەوە کە بایکۆتی ناوەندەکانی خوێندنیان کردووە و داوا لە بەڕێوەبەرەکان کراوە لیستی ناوی ئەو مامۆستایانە بنێردرێت بۆ پەروەردە کە دەوام ناکەن. مامۆستایانی ناڕازیش دەڵێن هیچ هەڕەشە و زۆر لێکردنێک نایانترسێنێت و ئەگەر وەزارەتی پەروەردە داواکاریەکانیان جێبەجێ نەکات ناگەڕێنەوە ناوەندەکانی خوێندن. نەخێر بە هیچ شێوەیەک ئێمە هیچ هەڕەشە و فشارێک نە ئەمانترسێنە نە ناچارمانەکات بۆی کە داوام دەست پێ بکەینەوە. بەڕاستیم هەفتەیەش کە مامۆسایان خۆویستانە و خۆبەخشانە بایکۆتیان هەڵپەسارد و دەستیان کردوتەوە بەدەوام هیچ پەیوەندی بۆ هەڕەشانەوە نیە. ینی بەڕاستی دەسەڵاتدارانی یان نتوانین بڵێن بە پرسانی پەروەردەی کارێکەکەن کە مامۆستا واز لەو خۆشەویستی خۆشی ببێنێت بۆ پرۆسی پەروەردەیەتی دەستکاتەوە بایکۆت هەرچەندە بایکۆت ینی ڕێگەیەکە لە ڕێگەکانی فشارکە مامۆساڵی بژاردووە ینی ئامانجی لەم ڕێگەیەش تەنها هۆکارێکە یانی وەی کە یەکەم حکومەت بێتە سەرخەت بەڵام حکومەتە بە هیچ شێوەیەک نایەتە سەرخەت بۆ خەمی مامۆسا بۆ خەمی مۆزەف بۆ خەمی کاسبکار ینی تەواو دەستی شۆردووە لەوەی کە حکومداری لە وڵاتیا بکات ینی باشی بە هیچ شتێک نیەمە یەکەم دووهەمیش ئامانج لە بایکۆتکردنی مامۆسایان ئەوە بوو کە پرۆسەی بایکۆت بتوانێت هەم مامۆسا هەم خوێنکار هەم کەسوکاری خوێنکار بێنێتە سەر شەخام و خۆپشاندانی و ناڕەزایەتێکی گەورە دروستکات. بەپێی زانیاریەکان هەر مامۆسایەک نەگەڕێتەوە ناوەندەکانی خوێندن بە نەهاتوو هەژمار دەکرێت و دوای 30 ڕۆژ دوور دەخرێتەوە. مامۆستایان دەڵێن ئەو بڕیارە پێچەوانە یاسای فەرمانبەریە. داواکاری مامۆستایان ئەوەیە 30 ڕۆژ جارێک موچیان پێ بدرێت موچە پاشەکەوتکراوەکانیان بۆ بگەڕێندرێتەوە هاوکات پلە بەرزکردنەوەی مامۆستایان دەست پێ بکاتەوە. ئەم هەڵوێستەمان بەردەوامە بێت تا و کاتێک چەند داواکارێکمانی حکومەت بەدەممانەوە دێت کە خۆی بینێتەوە لە دابشکردنی موچە لە 30 ڕۆژدا و دامەزراندنی وانەبێژان و زائیدەن بەکردنەوەی پلە بەرزکردنەوە با بڵین ئەمانە داواکاری ئێمە بن و بەڕاستی ناچینە ژێرباری هیچ هەڕەشە و فشارێک کە لێرە و لەوێ فشارەکرێ ئەوەی ڕاستی بێ لە گەرمیان تا ئێستا فشارێک نییە بەڵام ئەبینین لە هاوڕێیانمان لە سلێمانی کراوە و ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی ئەم شەو بەیاننامەیەکیان بڵاو کردەوە کە بە هیچ شێوەیەک قبوڵی هەڕەشە ناکەن و پێویستە ئەوان هەڕەشە لە مامۆستاکەن فشارێک لە حکومەت بکەن بۆ ئەوەی بەدەم داواکاریەکانی مامۆستایانەوە. پەیام پەیوەندی با بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانیەوە کرد بەڵام وەڵامی پەیوەندیەکان نەدرایەوە. بە پێی زانیاریەکانی پەیامیش ئەمڕۆ چەند کۆبوونەوەیەک لە نێوان مامۆستایانی ناڕازی و بەڕێوەبەری پەروەردەکان کراوە بۆ چارەسەرکردنی کێشەی مامۆستایان بەڵام ئەنجامێکی نەبووە بە دڵی مامۆستایان بێت و هەڕەشەی خۆپشاندانیش دەکەن. ڕامیا ڕسمان کەناڵی پەیام سلێمانی.